خەڵکی ئێران وەکو نەریتێکی مێژوویی خۆیان بۆ ڕێوڕسمەکانی نەورۆز و سەری ساڵ ئامادە ئەکەن. نەورۆز وەکو گرنگترین بۆنەی نەتەوەکانی ناوچەکە لای ئێرانیەکانیش خاوەن تایبەتمەندی و گرنگی خۆیەتی. ئەم ساڵیش خەڵکی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان سەرەڕای گرفتە جیاوازەکان خۆیان بۆ پێشوازیکردن لە ساڵی نوێ ئامادە ئەکەن، بەڵام ئامارەکان ئەڵێن کە ئەم گرفتانە کاریگەری لەسەر بازاڕەکان داناوە و خەڵک کەمتر لە ساڵانی ڕابردوو بازاڕەکەن. ساڵی ڕابردووی کۆچی بۆ ئێرانیەکان ساڵێکی پراوپڕ لە ڕووداوی گەورەی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری بوو. ڕووداوە سیاسیەکانی شەشمانگی ڕابردوو ڕێژەی زۆری هەڵاوسان و دابەزینی بەردەوامی نرخی تمەن وای کردووە خەڵکی ئێران گروتینی هەمیشەییان بۆ نەورۆز نەبێت. ئەمساڵ خۆتون هەمە مشاهدە میکنید. ئەمساڵ خۆتان ئەیبینن بازاری جاران و وەک ساڵانی پێشووتر نییە، بەڵام چونکە ئەمە ڕێوڕسمێکی مێژوویمانە ئەبێ گرنگی پێبین و بەڕێوی ببین. بەڵام تا کاتێک خەڵک پارەیان پێ نەبێت بەڕاستی گەرموگوڕی پێوە نابێت. ئەم ساڵیش بۆیە زۆر بە ساردی بەڕێوە ئاچێت. هیوای بەختەوەری بۆ خەڵک ئەخوازین و هیوا خوازین کە ساڵی داهاتوو باشتر بێت. هیوادارم باشن. ئومیدوارم. انتظار از اینه که حداقل جنسایی که میاد بار نو ما همیشه یه برنامه‌ریزی میکنیم که جنس زمانی که میاد امسال یه قیمت ثابتی داشته باشه. چاوەڕوانیمان بۆ ساڵی داهاتوو ئەوەیە لانی کەم ڕێژەی گرانبوونی شتومەک دابەزێت و بەم خێرایی ئەم ساڵ نەبێت. 21 ساڵە ئیشی بازاڕەکەم، بەڵام هیچ ساڵێک وەکو ئەم ساڵ نەبووە بەڕاستی. گرانبوونی شتومەک لەم ساڵدا زۆر سەرسوورهێنەر بوو. هەفتانە نا، بەڵکو بە ڕۆژ نرخ بەرز ئەبووە و شتومەک گران ئەبوون. لە 11 مانگی ساڵدا هەوڵ ئەدەین هیوامان بە فرۆشتنی تایبەتی ئەم یەک مانگەی پێشبەهارە. بەڵام ئەم ساڵ بەڕاستی ئەم یەک مانگەمان خراپترین مانگی ساڵ بووە، چونکە بەڕاستی خەڵک توانای کڕینیان نییە. تا ارگانا بتونن بیان که برای همکارانشون حداقل یه پک یه کادویی بگیرن که برای شب عید یه مجموعه آجیلی یه عیدی پاداشی داشته باشن. ولی خب متاسفانه امسال شرکت‌ها اصلا برنامه‌ریزی نکردن چون که پولی نداشتن برسن. ساڵی ڕابردوو لای خەڵکی ئێران زیاتر لە هەمیشە هەڵگری دوو چەمکی ترس و هیوا بوو. لە کۆتاییەکانی ساڵدا و پێش نەورۆز خەڵکی ئەم وڵاتە چاوەڕوانن ساڵی نوێ هەڵگری کۆمەڵێک هەواڵ و ڕووداوی خۆش بێت بۆیان و بە هاتنی بەهار هیواکانیان زیاتر نزیک بێتەوە لە خوڵقاندنی ڕۆژگارێکی خۆشتر بۆیان.